ئەوی هەرێمی کوردستانی گرتوتەوە. ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە قەزای خەلیفانم دیارە ئەو شەپۆ لە بارانبارینە سەنتەری قەزای ناوەندی یاخود سەنتەری قەزای خەلیفانشی گرتوتەوە دەوروبەریش بە هەمان شێوە. لێرە تیمەکانی شارەوانی سەرقاڵی خاوێنکردنەوەی دەواازەی ئەم شارن. تاریق ئیبراهیم مەغدی سەرۆک شارەوانی خەلیفان میوانی من نەبێت کاک تاریخ ئەگەر بێت تێرە سلااوت لێ بێت لە دوێنێ ئێوارە و شەپۆ لە بارانبارینە کوردستانی گرتوتەوە و خەلیفانیش بێبەش نەبووە لەم بارانە. هیچ ئاستەنگێک هیچ زەرەر زیانێک هەبووە تا ئێستا؟ ئێوەش بەخێر بێن سلااو لە ئێوەی بەڕێزش لە بینەران. دیارە دوای ئاگدار کراینەوە لەلایەن دەستگا کەشناسیەکان و لایەنە ڕسمیەکان و بەڕێبەرایەتی گشتی خۆمان کە لە ئامادە باشی دابن و ئامادە کاری بکەن بۆ ئەوەی لە هاتنی ئەو شەپۆڵە بارانبارینەی بتوانین مەترسی زەرەر و زیانەکان و بە تایبەتی مەترسی گیانی و ئەوانە ڕوونەدەن و یاخود بابرێن زەرەر و زیانەکان کەم بکەینەوە. خۆشبەختانە دوای ئەوەی لە دوینێ ئێوارە دەست بە تاوە بارانەکان کران بە خوڕ و بە لێزمە و ناوچەکەی ئێمەش ناوچێکی شاخاوی و سروشتیە. بارانەکە بارانێکی بە خوڕ بوو بە لێزمە بوو، بەڵام سوپاس لۆخوای گەورە تاکو ئێستا هیچ زەرەرێکی ئەو تۆمان نییە، هیچ ماڵێک هیچ کەسێک هیچ زەرەرێکی پێنەگەیشتوە. تەنانەت ئەوەی ئەبینن ئەگەر بەرد و قوڕولیتە و خۆڵ و خاشاک بەهۆی ئەو لێزمە بارانە و ئەو تاوە بارانە بەخوڕانە هاتووە سەر شەقامەکان. ئەوە هەر لە شەوەی ڕابردوو لەگەر کۆمپانیاکانی تایبەت بەکاری خاوێنکردن کۆمپانای باڵ هیزڵ لەسەر هێڵ بووینە لەگەر تیمی خۆمان شارەوانی چاودێر و تیمەکانی شارەوانیمان لۆ ئەوەی هەموو ئامادەکاریەکمان کرده بوو، ئامێرمان ئامادە کرده بوو، بەڵام دیارە پێویستمان لە ئێستادا بە ئامێری تایبەت و GCB و گرێدەر و ئەو شتانە نییە. شەقامەکان خاوێنکردن تەنها پێویستمان بە کرێکاری دەستی هەیە. سوپاس لۆخوای گەورە تاکو ئێستا بەبێ زەرەر و زیان لێ دەرچوون ئینشاءڵڵا هیچ زەرەر و زیانێکی نابی. هیوای سەلامەتیش لۆ هەموو لایەک ئەخوازین بە ڕەحمەت ئەبێ ئینشاءڵڵا. کاک تاریق ئەگەر پێم بڵێ لە دوێنێ ئێوارەتە ئەمڕۆ یاخود تا ئێستا چەند ملیم بارانباری ئەگەر زانیاری؟ بەڵێ هەر لە بەیانیەوە لەگەر بەشی کشتتوکاڵی خەلیفان لەسەر هێڵ بووین لەوەی بزانین چەند ملیم بارانبارین هاتە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو. پێیان ڕاگەیاندین تاکو سەعاتنەوەی بەیانی ئەمڕۆ 44 ملیم باران لە سەنتەری قەزای خەلیفان باریوە، بەڵام ئەو 44 ملیمە ڕەنگە لە 24 کاتژمێری ڕابردوو، بەڵام زیاتر لە دوێنێ ئێوارە دەست پێ کرد. ینی دوێنێ ئێوارێ تاکو ئەمڕۆ بەیانی کاتژمێرنەوە 44 ملیم باران باریە لە سەنتەری قەزای خەلیفان. دەستی ئێوەش خۆش بیت. سوپاس لۆ ئێوەش دەست